سلێمانیەوە لەگەڵمان دەبێت هێمن دێمە لای تۆ. بەڵێ شوان من جۆم نێتە دیارە و کۆبوونەوەی پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان کە تەواو بوو باس لە چەند پێشنیازێک دەکرا کە بە پێی زانەرەکانی نارتی یەکێک لە پێشنیازەکان گۆڕانکاری لە دەستی سەرۆکاتی پەرلەمان و هەروەها گەڕانی وەزیرەکانی گۆڕانە بۆ حکومەت و باس لە ویلایەتی سەرۆک هەرێمیش کراوە ئەمانەی کە تا ئێستا هەن بەو پێشنیازان کە بە پێی زانەرەکان کە یەکێتی نیشتیمانی کوردستان وەفدەکە بە پارتی دموکراتی کوردستانی داوە بەڵام تا ئێستا کاردانەوەی لایەنەکان لە سەر ئەم پێشنیازی یەکێتی نییە لە لایەنانی بەبەستمان گۆڕان کۆمەڵی ئیسلامی یەکگرتووی ئیسلامی کوردستان بەڵام لە ئێستادا دکتۆر شۆڕش حاجی و تەبێژی فەرمی بزوتنەوەی گۆڕانمان لەگەڵایە کە ئەمانوێت لە زاری خۆیەوە ڕاو بۆ چوونی وەربگرین لەسەر ئەو پێشنیازانی کە دەگوترێت بە پارتی دموکراتی کوردستانیان داوە. دکتۆر ئەگەر بێت ئێرە بارمەتیت دکتۆر ڕای ئێوە چێ لەسەر و پێشنیازانی کە گوایە یەکێتی نیشتیمانی کوردستان بە پارتی دموکراتی کوردستانی داوە؟ بەڵێ ئێمە ئەو پێشنیازەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان گوای داوێتی پارتی دموکراتی کوردستان ئێمە ئاگامان لێ نییە و ئێمەیان ئاگادار نەکردوێتەوە هەروەکو خۆشتان نەزانن دوێنێ خۆشیان وایان ڕاگەیان کە ئەو پێشنیازانە نیشانی کەس نەدراوە تەنیا پارتی دموکراتی کوردستان نەبێ و لە دوا کۆبوونەوەی نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕانیش باسی ئەو پێشنیازانە نەکراوە بەڵام ئەوەی پەیوەستە بە هێورکردنەوەی بارودۆخی کوردستان و چارەسەری قەیرانەکان ئێمە وەک بزوتنەوەی گۆڕان هەڵوێستمان ڕوون و ئاشکرایە کە ئێمە پێمان وایە بارودۆخێکی نەخوازرا و لە 12 ئۆکتۆبەر هاتوۆتە کایەوە کە لایەن پارتی دموکراتی کوردستانەوە ئەو بارودۆخە دروستکراوە ئەبێ ئەو بارودۆخە ئاسایی بکرێتەوە واتە وەزعەکە وەکو پێش 12 ئۆکتۆبەری لێبێتەوە سەرۆکی پەرلەمان بچێتەوە سەر کارەکەی خۆی پەرلەمان دەست بەکار بوو ئەرکەکانی خۆیان بکەن وەزیرەکانی گۆڕان بچنەوە سەر شوێنەکانی خۆیان ئیتر ئەو کاتە ئێمە وەک بزوتنەوەی گۆڕان دەرگای گفتوگۆمان کراوەیە و کراوە بۆ هەمیشە بۆ گفتوگۆ لەسەر هەموو ئەو کێشە و قەیرانانەی ڕوبەڕووی هەرێمی کوردستان بۆتەوە بە کێشەی سەرۆکایەتی هەرێمەوە بە قەیرانی دارایی بە پرسی شەفافیت لە داهاتی نەوت و داهاتەکانی تر لە مەسلەی شەراکەتی ڕاستەقینە لە دەسەڵات لەوەی کە هەموو پێکاتەکان بە پێی ئیستیحقاقی ئینتیخابی خۆیان پۆستەکان لە حکوومەت وەربگرن پاکێجەکانی چاکسازی کە بەڵێنمان هەموو لایەکمان بەڵێنمان بە خەڵک داوە بیکەین هەموو ئەو پرسانە هی ئەوەن کە لە دوای ئاساییکردنەوەی بارودۆخەکە ئێمە گفتوگۆی لەسەر بکەین بۆ خزمەتی هاوڵاتیانی کوردستان بۆ بەرەو پێشبردنی ئەزمونەکەمان. ئێوە هیچ گۆڕانکارێک لە هیچ پۆستێکدا ناکەن و مەرجیشتان نەبوو مەرجیش لە کەس قبوڵ ناکەن واتە گۆڕانکاری لە هیچ ئەو پۆستانەیە نەکەن کە پێشترە بوو. هاوکاری پرسیارەکە بکەم ئەڵەن لەو پێشنیازانی چێتیە باسی گۆڕانکاری لە دەستی سەرۆکاتیە کرا بە تایبەتی سەرۆکی پەرلەمان هێوا ئامادەن سەرۆکی پەرلەمان گۆڕن؟ بەڵێ ئێمە وەکو سەرەتاش ئاماژەم پێکرد بە ئاساییکردنەوەی بارودۆخەکە بە مەرج نازانین پێمان وایە ئەمە پێویستیە بۆ ئەوەی کە گفتوگۆکان دەست پێ بکرێنەوە بۆیە ئێمە ئەمە بە پێویستی ئەزانین بە مەرجی نازانین و هیچ مەرجێک لە هیچ کەسێک قوبڵ ناکەین بەڵام لە دوای ئاساییکردنەوەی بارودۆخەکە ئێمە ئامادەین گفتوگۆ لەسەر هەموو ئەو قەیرانانی کە پێشتر ئاماژەم پێکرد بیکەین و چی لە بەرژەوەندی خەڵکی کوردستان و ئەزمونەکەمان پێ ئەوە دەکەین. بەڵێ شوان وتەبێژی فەرمی بزوتنەوەی گۆڕان دکتۆر شۆڕش حاجی باسی لە ئەو پێشنیازانەی یەکێتی نیشتیمانی کوردستان کرد کە خۆیان دەڵێن ئەمان ئەوەی کە باسیەکەن گەڕانەوەی وەزیرەکان و سەرۆکی پەرلەمان و پەرلەمان وەکو مەرج تەعامل لەگەڵ ناکەن و خۆیان دەڵێن ئەمانەی کە گۆڕان هێتی داواکاری سەرەکێتی و دوای ئەوە سوورن لەسەرەوەی کە سەرۆکی پەرلەمان بمێنێتەوە و دەڵێن مەرج قبوڵ ناکەن و پۆستەکانی کە خۆیان کە هەیەە لە حکوومەت لە پەرلەمان نایەنەوێت گۆڕانکاری پێ بکەن. بەڵێ شوان من دەگەڕێمەوە ستۆدیۆ بەلای تۆ کە پرسیارێکت نەماوێت. سپاس بۆ هێمن مەحموود پەیامنێرمان لە سلێمانیە.